بینەرانی زێدازیزی پاسی یادگار سڵاوتان لێبێت بۆ ئەم جارە پاسی یادگار لە دهۆکی ڕەنگینە. میوانی ئەم جارەشمان جەنابی پارێزگاری دۆ کاک فەرهاد ئەتروشیە. مەبەستمانە لەگەڵ ئەوان و لەگەڵ ئەو میوانە ئازیزانە و لەگەڵ ڕاو بۆچوونی بینەران لە شوێن و جیاوازەکانی سنووری پارێزگای دهۆکەوە کۆمەڵێک پرسیار و ڕەخنە و تێبینی و گلەیی بۆ پارێزگاری دهۆک بگوێزینەوە. ئەمانەوێ وەڵام وەربگرینەوە و ئەو کێشانەشی دەم و دەست چارەسەر ئەکرێن. ئێمە وەکو کوردستان 24 وەکو پاسی یادگار چاوەڕێ ئەەکەین و چاودێریش ئەەکەین کە ئەو کێشانە چارەسەر بن و تێبینی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ وەکو ئێوەش بینیتان کاک فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک ئێستا سەرنشینی پاسەکەیە و ئێمەش بەرنامەکەمان دەست پێکەین. کاک فەرهاد سڵاوتان لێبێ ماندوو نەبن. سوپاس کە بوون بە سەرنشینی پاسەکە لە دهۆک و ئێمەش خۆشحاڵین وەکو کوردستان 24 کە لە دهۆکین. ئەگەر لە پرسیارێکەوە لەگەڵ جەنابتان دەست پێ بکەم، ئێوە کە لە بەغداد بوون نوێنەرایەتی کورتانە کرد، هاوڵاتیان بەگشتی لە ئەداتان ڕازی بوون. ئێستا دوای ئەوەی ماوەی ئەگەر هەڵە نەبم 4 ساڵێکە پارێزگاری دهۆکی پێت وایە هاوڵاتیان لە ئەدای ئێوە ڕازی بن، ئەو فیدباکانی بە تۆ گەیشتوتەوە بای ئەوەیە کە تۆ دڵنیابی کە خاڵی ڕازیە یاخود نەخێر؟ بەڵێ گەلێک سوپاس کاکی یادگار، بخێر بێن بۆ دهۆک، خۆشحاڵی نەبرۆکۆل گەل کەناڵێوە کەناڵێ کوردستان 24. ڕاستی دوو شولێژێک جودانە، یعنی سروشتێ هەردوو شوولە شولێ پەرلەمانیک و شولێ یاسادانانێ یان تەشریعیە، سروشتێوی جودایە شولێ سوڵتا جێبەجێکردنێ یان تەنفیزیک و وەکو پارێزگارێ دهۆکێ ئان کەسێ یەکەمیە ئیداری لەسەر ئاستێ پارێزگەهەکێ. البەغدا کارێ مە ئەو بوو کو ئەم بەڕەوانیش وان تشتێن کو ئەم بێژین هەف پشکن ناوبەرە هەمی کوردادا کێشên سەرەکیên milletê Kurd û Kurdistanê bûn. بۆ نمونە سنوورên herêma Kurdistanê ku madda 140 bû an meselan buca pişka buca herêmê ku 17 sadê bû an hindek babetê diyê giring bûn wekû dadgeha federalî û pêşmerge û durustkirina پەرلەمانی ئان غورفا ژوورا دوێ یا پەرلەمانی ku meclis îtîhad bû. Ev rûlvêrê tu têye şûlekê dîda ku rojane teamilê gel tiştên gelekên hîr û yên biçîk û jiyana rojaneya xelkî vegire da. Bû nimûne ev rû baran hatiye ehtimale 20 mal deverekê bijnê miserîkê ser qezasê mêlê ve av çûye têda. Hawlatî hindê dizanîtin ku hikûmet berpirseş hemî tiştekî eke av çite malayî ve ke agir bervîte malayî ege kareba nebît ege av nebît rast e beşekî ji va hikûmet jê berpirse. Bes hindek ji van tişta hikûmet jê berpirsinîne meselen şortekî karebê li malekê çêbû agir ber bû malayî selaca wî sod televizyona wî sod joreka wî sod. Ez bêjim çi welatê dunyayê ev ro ev e karê hikûmetê ne ku ev mirov bête qerebû kirin. Bes ev e berî vê gavê hatiye kirin. Hikûmetê her rengekê hebîtin harîkariya van cûre haleta van cûre keysakîriye ji ber hindê jî her hawlatiyekê ev e serî bêtin hewl de û gehînte hikûmetê bêje hikûmet jî nêzîktirîn kes parêzgar e qayîmqam her rêveberê nahiyeye an her rêveberekê diye ku nêzîkî wî bîtin. Ev e êk du ew 4 salê em Bexda 2010 heta 2014 rewşa giştî ya Iraqê û Kurdistanê baştir bû. Ne Daeş hebû, ne qeyrana darayî hebû, ne ji mareka zora awara û penabera hebû, hindek penaberên Sûrî hebûn, bes şiyanê hikûmeta herêmê û Iraqê zêdetir bûn yuênê pitir harîtin. Ev ro ji 2014 ji heyva 6 were dagîrkirina mîsil ji layê Daeş ve heta ev ro jî hêşta ew kêşa Daeş çareser nebû. Hîn bînin rojane kenalê wê berêz û kenalên dî
چالاکیên داعش دیسال سووریە و هەندێک باجێرن عێراقێژی دووبارە باشە ئەمە بەنسبەت هاوڵاتیانەوە لەناو لە سنووری پارێزگای دهۆک ینی لە ڕووی خزمەت گوزاریەوە چ کارێکیان بۆ کراوە ینی قسە لەسەرەوە هەیە سەرڕایەوەی دوای ئەوەی جەنابتان ئەم پۆستەتان وەرگرتووە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چاویان لەسەر دهۆک بۆ و هاوکاریەکی زۆریان هێناوە بۆ دهۆک ینی ئەمە پاڵپشتی ئەوەی نەکردووە لەوەی کە بەدەم خەڵکەوە بچن کاکی یادگار ڕێکخراوێن نێودەوڵەتی ئێک پارێکاش نەینا بوو دوو نەبوو خەلکی دهۆکێناینە بۆ ئاوارە و پەنابەراییناینە یا سێژی هیچ حسابێک و وەکو بێژم پارەیەک و بودجەیەک و کاغەزێک لایمەنینە وەکو محافەزە هەر ڕێکخراوێکی پارێتوال دەفوانە و هەر ڕێکخراوەکە نێودەوڵەتیە وەکو یوێنی حتا vێگاڤێژی ئەم نزانین چەند پارە ئیناینە دهۆکێ تشتێ ئەم زانین وەکو کارگیریە پارێزگەها دهۆکێ لژنەیەکە باڵال سەر ئاستی عێراقی هاتە چێکردن بۆ بابەتی ئاواران سەرۆکاتیە ساڵح مطلق وی وەختی جێگیری سەرۆکوەزیرانی عێراقی بود گوتنە لژنە باڵایە ئاواران وی دەمیدا ما دو بڕێت پاراوەلگرتینە بۆ ئاواکردنا کەمپا جارێکی 102 میلیارد دینار 102 میلیارد دینار و جارە دژی ئەکە ئەز خەلەت نەبن بیرامە بیت درست 25 میلیارد دینار هاتینە ئەوە وەکو پارێکاش ئەو ژی لژنە هاتینە چێکردن ناوبەرامە و بەغداد ئە سەرۆکی لژنێ بوون بەس دوو موازفێت بەغداد گەلمە بوون دوو موازفێت دهۆکێت گەلمە بوون هەمیژی حسابات و کاغەز و تەندەرینگاوان هەمیل محافەزەی هەنە ما کەمپێت مازن چێکردن توی وەختیدا دا قوتابخانێت پارێزگەها دهۆکێ واڵا بکەین هەکەم ئەو نەکرد بە 2014 زارۆک و قوتابیên دهۆکێ نەشیان دەوامە بکەن ئەوە هاتیەکردن ژ بلیڤی هیچ تشتێکی دی پارێکاش بۆ پارێزگەها باشە ینی من پێشمەرگەیەکی دێرین بە تەمەن و برینداری سەنگەر بەخۆمی وت لەگەڵ ڕێزی زۆرمان بۆ ئاوارەکان وتی دۆخی ئاوارەیەکی سووری لە دۆخی منێکی هاوڵاتی کورد لە دهۆک باشترە بۆ دۆخی ئاوارەکان ئەکرێت ینی تا چەند باش بێت ئێمە قسەمان لەسەرینێ بەڵام ئەمانم بەراورداکەن ئەڵێ من خانە خوێم خەڵکی دهۆکم دۆخی ئاوارەکە لە من باشترە بۆ ینی من ڕێزە پرسیارەتی ئێوە نییە من ڕێزە بۆ ئاخفنەوەی برادری هەی پێشمەرگە و پڕاستیژی جهێ شانازیە ئەم شانازی هەمی پێشمەرگێت خوتیان احتیمالە چێت بیتنجی ئاخفنەوی یا درست بیتن یعنی چێت بیت ڕەوشاوی یا هەندا خراپ بیت ڕەوشە ئاوارەیەکی ئەم پەنابەرێکی سووری ژێ خراپتر بیت بەس ئەوە ڕەوشە گشتی نینە یعنی ئەز بوتە تشتێکی بژم کاکی یادگار ئەڤ و گەلێک سەرما ئەوە دو ڕۆژە گەلە باران هاتینە تو بینە پێشاوت خۆتە 4-5 زارۆکێتین توێت خێمەیەکی دادژی بەرفرەهیەوە 20 مترێت 4 گوشەنان ینی مربعن ینی احتیمالەش vê pasê biçîktir bît gelek nivîstin xwarin vexwarin mêvan baran sarma germa hemî bi nûê xîvetê da aya çawa rewşavî çêtireş êkî ku du jûrê sabê vevîtin her çawa bît rewşawiya xirab bît bes çin ne du jûrê çîmentoyê sabê an per rengekî hebîtin ser hindê rajî dubare min rêza bûyî biraderê ihtimala jî wesa bît bes ev takekeyse تو نەشی قیاز بکەی بێژی ڕەوشە هەممی ئاوارە کەیس نیە ینی بۆ نمونە زۆر کەسی تریش بە کۆمنت بە نامە ینی ئاماژەیان پێداوە ئەڵێت دۆخی خزمەت گوزاری وەکو پێویست نیە بۆ نمونە باسی سەرمات کرد ینی لە ئامێدی ئاماژە بەوە دراوە نەوتمان نادەنێ داربڕینیش قەدەغەیە لە زاخۆڵی 1 لیتر لە سنتەری زاخۆ دابش نەکراوە لە دهۆک بە هەمان شێوە ئەلێرەوە تۆچی بە هاوڵاتیانی سنووری پارێزگای دۆکڵ کەی نەوتیانە دەنێ 1 بەرمیل نەوت کەی ئەیان دەنێ ئەف بادەکە ئەف مەلەفەل دەفمەنینە ڕاستە وەزارەتە سامانن سروشتی بەڵام ئێوە ینی وەصلی نێوان خەڵک و حکوومەتە مە هەمی گاوە گازندە گەهاندیە و هەمی گاواژیان بژین ساڵانەک و هەر هاوڵاتیەکی پارێزگەها دهۆکی مەبەستامە خێزانێکی ئەم بەرمیلەکە گازاسپی نەفتاسپی بدەینێ ئەم پێدوی 5 ملیۆن لترێت گازاسپینە بکێمی احتیمالە هەندەجا 55 حتا 6 ملیۆن ئاژبیت بەس بکێمی 5 ملیۆن لتر دوێن مە ڕۆژانە بۆ من 108,000 لتر تێن سێ تانکەر
اش بغدادن هر تانکره کی 36,000 تدان هکه بیت یعنی 30 روزا فی 100,000 که اوه 3 میلیون هیوه 3 میلیون دهن هکه 10 هیوه سرک بیتن اوه 30 میلیون يعني كي دابا شكريت يعني بو نمونه لناو سليماني دستي بيكردو لناو هوليد لسنتري شار دستي بيكردو لكاتي قصه لسروا يا بيت ناو تشا خاوي كان يكم جار دست بيبكات کاکیار ما دست بگیری مش میجه ما بری سلیمانی و هولی جی دست بگیری بس خلکی ویری هایجی نمل کانی ماس دست بگیری مل دورت شاخاویش تا گوتی ما دست بگیری ما گله جهت خلاص گیرین دوباره از بجم اف ملفه اف بادکت دست مدانینه يعني كاتيكي دياري كراو هي تو وكو كسي يكمي ام باريزغايا بلين با ولاتيان بدي تا ريكوتيك تا تاريخي دياري كراو هميان يكبر من نود نه اس نشم چونکو ام اعتماد سر بغداد یعنی شتی مگو تیجی بغداد هر وقتی که کیشه که سیاسی چید بید گازت برن هر وقتی که روبره که گشتیل بغداد زوقی وی نخوش بیتن ده بشتی نفره که هیجته که بخود چکتن روژی از دوباره بجم 3 تانکر بومتین 108,000 لیتر تین 30 روزا سرک بیت 3 میلیون تین 3 میلیون احتمال تیرا ناحیه که هندی کلک چی ناکد که 30-40,000 مروفت لیدجی ما اول بردسته حکمت هرمی 1 لیتر ندامه و حکمت هرمی آماده جنین 1 لیتر بدهتن و اوه 4 ساله جو که اداره پارزگه نه گاز وایل نه گاز آسپی حتی حد که نه پانزین جی چند هیویت اولی تاد وكو حكمتها هرمه اف بابتا راوستان دي اعتماد ما سركي سر حكمتها عراق فدرالة حكمتها عراق فدرال جي او كرماخو او كسلوير جي كو هاري كاريا ما بكن بابچين لا هاولاتي بريزانش لما مستایو دەست بێکین خۆت بناسیێنی تو پرسیارەکەشت چییە بە کورتی چکۆ پرسیارمان زۆرە و ئێوەش زۆرن ماشەڵە خەڵکی تریشمەوە ئەس دوو پرسیارە دەژانەوەی پارێزگاری کەم سەر بابەتی چاندنیم جناب پارێزگاری تو نابینی هاندانا کرد تایبەت و بێت و بەرهێنانت کرد چاندنە دۆ بکات یا لاواز آنژیک یا ضعیف آنژیک هەر نینەم بوونە مەسەلەن ez dibêjim egeran behsî tirî bikein parêzgeha dûkê gelek tirî hey bo zanîn 80 sedê di cîhanê ew tiriyetê tevkarînan bû pêşesazîkirinê ye ya mal dihokê an Kurdistanê 100 sedê ev tirî em berhemtînîn navête pêşesazîkirin bo xaneyê ji bi hendê jî tirî bi nimûne du heta sê roj ihtimala de xwe girîtin ber wê germê heyva heşt û heyva heft piştînkî de xirab bîtin tu nabînî ku هاندانا و برهنانه پارێزگê geleka zayıf ya duê ya duê arî şamazin ku ez bînim da beşkirina yan jî îtfa ku dibêjin ya erdê çandinê ya rast yê ger çandinê bêt ji bo a kincîbûnê yanî sedan pizara dûnemet erdî yê çandinê hatîne îtfa kirin yan destê seratê rakirin yê hatîne da beşkirin bû a kincîbûnê û a kincîbûna یا افقیان جی هوریزانتالی ما آکنجی بو ناستینی نکریه هرفه بو سپاس بو ایوش بیت له خاتونا بله اسوزان برواری پرپرسار خراولاف یا گشه بدانه مرویل دو که من دو پرسیار جناب پارێزگاری هنه ابروکه چونکی پرسیارت میجی سر خلق نافخونه چکو از پتر از خو وکو برپرسار خراو زور هایداری روشه گل خلق پارێزگاه دو که ما تایبت منطقه تجاران پارێزگار دو که بو ما 5 ساله از بیشن پارێزگار دو که حتی نو کم ندید یا گوجاره که یعنی هیوی جاره که پارێزگار دو که وقت خود ترخان کرد بی سردان منطقه که هجاران کرد هر چه بو نکتن ها گوداری آزار دوام بکتن از خوفت بینم مازنترین خدمت بو خلکی اگر چه بو نکت چکو خلکک پارێزگاری بنوینر خود زانیدن اوه یک بو ویچن اوه هر دو بسیار دوام بله فرمو بسیار منا دویجی پارێزگار دهو که هایداری دوائرت حکمت تعاملوانت گل خلککی یعنی چه تعاملت گل خلک آسایید کن بونمونه گلک جاراد تو چیه دایره که مریض بو کسین بالا دست هده چی کسی که بپرسید پرخت ریوبری برای نشتیه 10 کسین فقیر ات آسایید بر درگه راستای نفسعاتا نشن کار خوب جیب جیب کن به دایره بله زور سپاس سوزان خان هر بجین او باريزا سپاس بو بدلیوه دیار کازم السروک رخرالی درم الاکره هاتیم بوان کشو گیرو گرفته بچک از دیسپلینه او کم دو بحثی کشید خو کم جدی الوان هیاما اگر جناب آگادار بیتن کوچکا هی الاکره خلک درد که بیتن جبرچه وک ارک خواست چون دیف چون اکمل سر کر
و دیار بو اکیل وان چنگ یعنی حیوانا وان داتایت من هین بیشن چل حتی پنج سرخیزانا در کفتمون سالا بوری دا یکی الوان کسا گوتی از خانه نشین بو من جاره جهنینه از بچمه دلی وین کاری منینه پشتی خانه نشینه دو زاروی منت مازن بونید چنه زانکویا اگر زانکویت از چیز مصرفا خوب کم یا نوید کامل زانکویا هر چونه بیدش ما حوله آن دهو که سلیمانیه ده بیتا یک پاکش مصرفا من یعنی که مازن یا هی افت چند سال الاکره زانکو هبا زورترین دلی وین کاری و خلق تدا اونت بازم جناب وچ پارزگاری وی دوسی کریم بله هندك كيشن ديتر كيشن بطالمة هين كزورترين الآكرة بونمونا بروبومة زراعي ما هي وكي برنجي اف برنجي الآكرة تيتا چاندن الچجانيا ليه نبيا صناعة وكي ما مستاي قوتي نبيا صناعة برنجا كارنو فلاحي كيشيت هين قال كي قال خدان ملكي ودقال بازاري عرض خدان ملكي او من معلومات يا هاي كابراي تشيب مليون دينار جهه 5 كي تشاندي جهه 20 يعني 20 تنه كي برنجي دما او داها تويتن ليك دانا وت خودي كتن بوي 2 مليون دينار نامين تبع في خوري سري سالا كده شول كتن زياناوي خرات ما ترسيدا زور سپاس كاك فرد با هندێک وەڵام وەرگرینەوە بۆی پرسیارەکانیش کەڵەکەنە من لە ئاخیر پرسیاری ئەو کاکەیەوە پرسیارەکانی ترم نووسیوەتەوە بله وڵاگە ئەوێ پرسیارە گەل پرسیارە ئەمجە دێژی بابەتی چاندنێ بگشتی سەرانسەری پارێزگەهێ و کوردستانە کێشەیەکە مەزنە یعنی ئەشێم بێژم ئەگەرێک ئەوێ کاک ئەمجەتی گوتی و ئەم نەشیۆینە وەکو حکومەتە هەرێمێ وەکو ئیدارە پارێزگەهێ ئەم نەشیۆینە درستی و بەرهێنانێت بوارێ چاندنێ و کشتتوکاڵیەدا بکەین ئەvێژی سەبەبت خۆ هەنە ینی نە ئەم نەشیۆینەک و مەنەڤایە ئان مەشیان نەبووینە بۆ نمونە ئەوی برادری بەحسێ برنجێکی ڕاستیژی ینی شتێکی جێخۆدایە بەس با برنجێ ئاکرێ برنجێکی خۆش و پلەزەت بە زەحمەتەکە زۆر پێوەتێتە دیتن پارەیەکی زۆر تێتە مەزاختن نشد منافسه گل برنج تایلندی آن ویتنامی آنی هندی بکتن ند بابت سعر دا ند بابت صناعت و پیشه‌سازی و تصنیع دا ند بواره تبشی بجی قباروی یعنی کمیاوی کمیه که کیمت و نشی به بازاری پی رنگی کو بوده پاره که مازن جه بدن یعنی وقتی کمیه کم بید و مصرف گلک بید عملی نینه برنده جی کس و برهناند بی بواری دانا کرد هنده کشت گریدای ملاک و عردی راست او نه تبرونه کشت جواکینه کشت کمالاتینه تکونن حکومت عراقی دسته که بالات رولی حکومت چیه لو یعنی اگر کشت جواکی بی اگر کون بید ایو نبیم کشانه یک لب کنه کاک یادگار حل نابن چاره سر نابن مثلا کابرا یک دید کاغذه کش سال 45 آینه ده من گری بسته که هی کابرای دیده هده سنده که اینه سالت 7 یا 8 یا که سنده به هی ملاکه او خدا نگیره بست جوتیاره فلاح تنازل ناکد خدا عردی جی که خوب ملاک زانید ده بشتی منه یعنی زحمته البی ولاتی تو زوری الفلاحی بکی فلاح فقیره گیره بس چه خدا عردی جی سنده به هی طابو به مل او بابت هەر ئەوەی تایبەتە بە کشتتوکاڵ و چاندنەوە باسی لە ئەوە کردوتی هزاران دۆنمی چاندن ئیتفاکرا و داوەشکراوە بۆ ئەمە ئیتفاکرێ ڕۆڵی حکوومەت چییە بۆ قبوڵی یەکەم چکە ئەمە ئەگەر ئێستش نەتیجەی دەرنەکەوێت لە دوورمەودایە زەرەکەی بینین بەێ ئەمە بەری هەر تشتێکی ئەس بین ئەڤل هەمی وڵاتاتی تەکرد نەبەس کوردستانی ئەف کێشە هەیە یعنی ئەکە تو سعکەیە ئەکە چنەکە سعکە هەندێک تەلەڤزیۆنی جیهانی ئەف راپۆرتی دکومنتاری چێتیان برينا دار و باري عرض كشتوكال بو پیشه‌سازی اوه تیتا کرن بس لبر اوی لجیهان بکنید لیرش اعتیادیه یان بریلی بگیدید بس دا توضیح بکن بس تامن اوه کشه که جیهانیه نه بس دنیل کردستان اندهو که هیا وقتی جماره خلکی زیدت بیتن خل پید وی عردی بیتن پید وی نشتجیبونت بیت پید وی جاده و سکنت بیتن تو مجبوری دی عردی بو دابین که اوه ایش دو اوه هاتی نکرن همینت وقت مدابوینه اوه که امجد بجیتن اوه 4 سالونی و از محافظ 2014 وره هیچ مساحتك مازن یا چاندنت وقت مدا نهات یا اتفاقین حتی همیت بری 2014 بوینه اکه مکر جی بیتن تمام کر بوینه آن کشک دیده بو همه یا چاره سر کری
یاسیه هم نقشدانان باجران که دایره که ما های سر وزارت باجروانی و گشت و گذاره و تخطیط عمرانی او جد بیجن تکدانا چیا خرابترش تکدانا عادی یعنی اوه کشه که مثلا بیجنی باشه بلا اف شقه اف بنای عمودی که امجد بحثیت الچیای بیتا چکرن کمپانیت وکو ووسینگ آلمانی گوتیوان که شواز چیای و منظر چیای تک بچی ده باجر گله کرید بید ده سقط بید وقتی تو عماره که بیست طابق چی سبارت با کوچ کردن یعنی ما بس من اف بابته جه دانستاندن نه جه نقاش نه کی کر بیتن یا خلته وکو مبدأ بس انت جاجی پیدوی و حاجت ولی کریه که حکمت اتفاقی وی عردی بکد بو زانکوه که بو مثلا بنای که عم باشه چی سبارت با او پرسیاری که دیار هر سبارت بود یعنی سالی رابردو 40 بۆ 50 سەرخێزان کۆچیان کردووە چون بۆ شوێنەکانی تر دهۆک بەجێ هێڵن بله ئەس نزۆمە فامارە چەند چونکو وێ دەستگایەکی زانستی و دەستگایەکی شارەزاد وی بواریدا ڕێکخراویەکیانەیە ئەوان بله نه يعني اوكريل دفكي هنا كاي ديار چكو مدايره كاي دايره آماره او ويشوليتيات مدايره ئێوە وەکو خۆتان وەکو حکوومەت دەنگت ناگا کاک دیار ئێوە خۆتان وەکو حکوومەت هیچ شتێکتان لەو ڕۆوە نهاتۆتە بەردەست بوومە نەهاتووە فەرمی بەس تشتێ ئەت زانم ئەو خاڵە کاک دیاری گوتیە دیڤدا ئەو ڕاستە دەلیێت کاری لە ئاکرێت من چکو نەهوتێ لە ئاکرێنە زانکو نیف زانکوەکە لە ئاکرێ هەی زانکوەکە تمام نینە سێ چار کولی ژێلێ ئەو ژی هەوڵدانەکە و ئەم زانکوەکی لە ئاکرێ بەکەین بەس ڕەزامەندیە دامەزراندنە زانکوە تو پێدوی مامۆستان تو پێدوی بینایەتی تو پێدوی بودجە کامازنی تو پێدوی گەلێک تشتە ئەو لێ هاتووی شەهادانی لەناو دۆکەن بەشیەوە ناکەن زانکۆیەک نه هەستوارە حەز وەکو مامۆستایەکی زانکوی مەگەهێشەیە تەمبگاوێ شەش زانکوێت ئەهلی و یەت حکومی لدهۆکی هەنە باوەرکە کێشە هەنە ژێ زانکوێت چتەوێ دەرسات بژیت باش سەبارەت بە پرسیارەکانی سۆزانخان ئاماژەی بەوە داوتی ینی سەبارەت بە دۆخی هەژاران وتی هەتان و کە لە ماوەی ئەو 4-5 ساڵی ئێوە پارێزگار بوون نەمبینیوە سەردانێکی هەژاران بکات لە دۆخیان بکۆڵێتەوە لە نزیکەوە بیان بینێت بله وڵای ئەس نزۆم چیت بیت وێ نەدید بیت بەسمە گەلێک جا سەرداناکیری ئەس بری وەختی ئافڕابووی ئەمە چوینە ناو خەلکیدا وەختی ئاگیر بەربووە سیکاچە لێ تەنها لە کاتی مەرگەسات و ڕووداوەکانە چن نه ئەم گەلێک جاری دژی چوینمە پروژەیەت ڤەکیرین ئەمە چوینمە جلوبەرگێت بۆ قوتابیت فەقیر بریم سەدا قوتابی مەجلکێت تیری نەبەر مە وێنە هەنە مە ڤیدیۆ هەنە مەگەلای جا دەمێت و هەژار پێدوی بۆ مەپارێت بۆ فڕێکردین چه ڕەمەزانە چه عیدا هەممی تقریبان جەژنێکی مە هەوڵ دای ناو بێسەمیانە گەلوە حاضر بین جلوبەرگ مە بۆ کڕینە یاری مە من نەوی ئاز بێژم بەس گەلای جا پرسیارە تێتەکردن یا دوێ کاک یادگار ئەوە 4 ساڵونی و ئەس پارێزگار دەدیتیە وڵاتێک بێ بۆ جەپڕێوە بچیت یعنی هەسنا بێژم ما تشتكي مازنه كذي بس وكو باريزگار يعني لو 4 ساڵ هیچ بودجە نەهاتێکاکە یەک دینار استراتیژی تۆ نەتوانیوە هیچ بکەی بودجەکە ئەو پارەی لە بەردەستان بۆ نەبووە نە من بەتەنێ کەس نەچیا چ بکات 4 ساڵە یعنی حکومت ئەس بژمەتە نەشێت گازۆسپی دابین بکات نە ئەس نە حکومت نە کەس خۆبەر لەوەش قسە لەسەر ئەوە هەیە ملیارێک و 500 ملیۆن دۆلار هاتۆتە ناو دووهۆک وەختی من نەبووە وەختی من نەبووە من باشە قسە لەسەرەوە هەیە کە تۆ لەگەڵ پارێزگاری پێشوە با پێزانینێکتان نەکردەوە با پێزانینێکت دەور و تەسلیمەکە کێبکەوەگەر لەگەڵ یعنی قسە ئەوە هەیە کە تا ئێستا دەور و تەسلیمتان نەکردووە تۆ ئیشەکانت لە سفرەوە دەست پێ کردوێتەوە یعنی دەور و تەسلیم لەگە کێ لەگەڵ محافزی پێش نه دەور و تەسلیمان کردووە تەکمیلەی شەکانی ئەوەکەی لە سفرەوە نه محافزە پێش من بەڕێزگاک تەمەر ئەنجومەنی پارێزگە هەیە ئامادە بووە منوی چەند جارێک و دوودیتە ڕسمی دوو مەها بەریک و ئەزمە پارێزگار دەلیڤەدا من ئەس ڕێڤەبەریت پارێزگە هەیە ببینم بۆ هەندێک و ئاشنا بم شارازا بم دوام بوارە و ئەو ڕێڤەبەرێت هەین و پشتینگی بەست و بێژی دەور و تەسلیمێت ڕسمی و مەراسیم و ڕاگەهاندن احتیمالە طبیعەتەوی حەش ڕاگەهاندنی و میدیایە نەکردە وی برادری بس دەور و تەسلیمێت هاتی نەکرد بەس مدوێت پێزانی نەکرد دەمەتەکاکی یادگار خەل گەلە گازداتێت حەقی وایە چونکو شوولێ من کاری من ئەوە خزمەتە خەلکی ئەوەی بۆ من هاتووە لە ڕێگەی کۆمنتی فەیسبوک و نامەی فەیسبوک و تەلەفۆن و
لە ڕێگەی ڕێی وەرگرتنی ڕێی خەڵک هەر هەمووی گلەیی هەیە لە ئێوە حەقی وایە توان بۆچی ئەس وتە بەس پێزانینێکی دەمەتە 4 ساڵە ئەس پارێزگارێ دهۆکێ 40 ملیار دینار عێراقی بۆ من ئیهاتی وەکو پارێزگار ینی ساڵێ 10 ملیارە بۆ ماهاتی ینی هەیڤێ کێمترش ملیارێکێ بۆ من هاتی ئەگەر ئەس بوتە بەحسێ بۆجێت ساڵت بەری خوب کەم بەس بۆ جا گەشە پێدانێ یا تەنمیەتە قالیم کوتات ساڵ هەبووە 200 حتا 250 میلیۆن دلار ینی 300 ملیار هاتیەت ئێک ساڵدا ئەس بەحسێ بۆ جا وەزاراتە ناکەم بۆ جدی ناکەم ئەوە بابەتێکە نەگرێدای فەرهاد تنێڤەیە گرێدای کوردستانەیە گرێدای کابینا حکومەتێ بوو گرێدای ڕەوشە عێراقی بوو ینی بابەتێکی گشتی بوو ینی کەم و کوڕێکە لای تۆ نیە وەکو پارێزگار لای حکوومەتەوەی ئەگەر پارە بۆ من هاتیە بۆجا بۆ من هاتیە من کەم و کوڕێکیری حەقیقەتە گازندا سۆزانخان ئاماژەی بە تەعاملی دام و دەستگاکان و دەوائیرەکاندا ینی لە شوێنێکی تریشەوە من زانیاریم بۆ هاتۆ قسە لەسەرەوە هەیە کە ڕۆتیناتێکی زۆر هەیە لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان تۆ خۆت تا چەندە متابعی ئەماکەی و چەند نتوانی بەڵێن بدەیت کەم ڕۆتیناتە کەم بکرێتەوە ڕێز لە هاوڵاتی ئاسایی بگیرێت پەیوەندی کۆمەڵایەتەکان لەم سنوورە زۆر بەهێزە بۆ ئەمە نەخراوەتە خزمەتی ئەو پرسەوە ینی ڕاستە پەیوەندی کۆمەڵاتی پێزم بەس گەلای جۆژی ئەف پەیوەندی جوواکی کۆمەڵاتی وەتیان کۆ ڕێڤەبەر نەشێت درستی کاری خۆ بکاتن ینی خەل هزرتێتن هەر معاملەیەکە بچیتە وێ دایرێ پێدویە پڕێڤە بچیت شەرت نینە مثلەن دە سەڵاتەوەی بیت شەرت نینە ڕێنما پێ هەبن شەرت نینە یا یاسایی بیت شەر نینە دیفرێنما بیت وەسانینە بەنجی ئەفگازدەتین وەختی ئەم پەرلەمانی بەست و بێت نافێرێدا ئەوە ئێک دوو ئەو دیفچوونامەکیری سەر بابەتێ دەوامکردنا فەرمانبەرێت مەش هەمی پارێزگەهێت کوردستانی باشترە شەهادەی یا سەرۆکی حکومەتی جێگیری سەرۆکی حکومەتی هەمی وەزیرێت حکومەتە هەرێما کوردستانی بینە فەرمانبەرێ دهۆکێ سپێدی دەواما خودتیات حتا سعات دو نیف عندك حتى ساعة سيو كم شاركي هر فرمانجه ديت حكمة البارزجه دي ساعات 12 نيفرو ساعات ايكي نيفرو 12 نيفي نيفرو الوزارات فرمانبر نماين الويري وشو لكم بكارنا دارن ديجي اوه راسته کیشه که هی بس روتین گله جانش پارزگه هی احتمال وزارت رنمای درخستین یعنی باسی معامله کردنی لگل اولاتی آسایی که آسان نیه یعنی احترامی اولاتی که آسایی بگیری شکانی رای بگیرید تو توانی دوای و بدوادات چون که گشته کی لو جور او بلینه سوزان خان برخصتی تو او میوانه برزانه اما وکس پاپ کامل رأی هاولاتیان من ورگرتو ل زاخو ل آمیدی ل سنتری دهوک ئەزیزانم با ڕای هاوڵاتیانیش بزانین چونکە لە پاسی یادگار مەبەستمانە زۆرترین دەنگ و ڕنگ بهێنینە ناو پاسەکە و بۆ چوونی هاوڵاتیان و داواکاریەکانیان وڵا پارێزگا دوویکێت ئێم ناویەدا باشە حتا ڕادایکێ گەڵای باشە بەس پات خزمەت گوزاریادا چ بێژم یعنی ڕێکۆبانادا انجوابي خونه داي مدفيتا شلوي مثلا يجشت جوزاري و شلوي تندرستي و شلوي پروردي و هسي كرتا بما گلك ديرنگن بدويا پارزگه دوكي يعني جوابي كدي صح كتا وان كرتا چونك اب كرتا بردوام بدوي بيشخصتنا ام واي خط قضا امیدی ما مشكله ما جات پارزگاه دوكي و کو ام بدوي يلا خدمت گزاريانه کوشا شهمیا گرنتر ام پتوی کرت ساخلامنی اینا البر نبونا کرت ساخلامنی و دکتر و درمان پتوی گلای جارا نساخ خو حتی وی مگان دیا سنتر قضای آمدیه یان نبونا دکتر یان علاج یان جی دکتری بیت اگر گیانج دزدانا وی نساخی ام نحیا شلات زی بچه مقدورین وقتی زبستانه امید ویره دا افچه ممنوع هم چینه داره و ویریجی ممنوع هم چینه رخی زیبایا به امیلکو گوزی آدم اگه به امیلکو دیجدا با من دولت سریخو هم دا بچه مرتاح هم كناحية شيرازي هم محتاجي معمل هنا بو لاوان بو خلقه كي بموشنه شغل ببكن هم حس يعني قال كوريا بيت بلوي كهرباء حتى لو مولده يعني مولده قال كورونا سرولوتيه راتب وتشتوش نما كي جارا ونديما هم امنشين بينوتشي التهسو دقشتي
والكهربي شو ضعيفة كهرباء ما تيجاشتي ومدفد في ميدون كشبو ما بتشك سروبر كان ببوروني بتشتي مهمو تربيتو دو خوزي مش أبوي شابين زبستانا قرب وغازا عالم خربط على يا بيت عينا غاز ده قالك كهرباء كيما وغاز كيما اول سولا كان يعني سولا كان بول كي باقي لا كدو بەڵێ زیزانم دووبارە سڵاوتان لێبێ ئەو ڤۆکس پۆپی بینیتان ڕاو بۆچوونی کۆمەڵێک هاوڵاتی بوو لە سنووری پارێزگای دهۆک لە ئامێدی لە سنتەری دهۆک واروەها لە زاخۆ من هەوڵەدەم هەندێک پرسیاری ئەوان لە کاک فەرهاد بکەم سەبارەت بە ینی پرسیاری ئەوە زۆرەکرێت تەنانەت کەمپینیشی بۆ ڕاگەیەنراوە لە دهۆک پارەی مۆلیدە هاوڵاتیان زۆر ناڕازین ینی ئەڵێن 12,500 نادەین و کەمپینیان ڕاگەیاندووە کە ینی کەمپینەکە لە کەمپینەکە ئاماژەیان بەوە داوە کە پارەی مۆلیدە نادەین 12,500 نادەین ئێوە چیتان پێکرێ بۆ چارەسەرکردنیان پرس والله کێشەیەکە مەزنە کێشە کارەبێکای یادگار و 27 ساڵە مەفرۆز بە حکومەتی چارەسەر کرد بە پراستیژی و از وێگاوێژ بێژم ئەو پارێ خەلک دەتە مۆلیدا هەیڤانە ئەگەر حساب بکرێت سەرانسەری کوردستانی پارەیەکی گەلێکی مازنە ئەگە حکومەت وی پارەیش خەلکی وەلگیرید مقابلی هەندێ محطت کارەبێ چێکێت کارە بۆ 24 ساعتی و یاڤەکیری نەب ئەمپێرە ما جەریمەنینە تاوانێکە مازنە 1 ئەمپێر 12,000 ئام 13,000 ئەمپێرە چ پێ هەلبیتن بەس تشتێکێ بۆ مە ڤەمای بەری وێگاوێ لیژنەیەکە هەیب ناوێ لیژنا مۆلیدا چەند کەسێکن سەرپەرشتیە مەجموعەیەکە مۆلیداتیان خدانت مولدا وقتی خو حکومت هرمی گاز وایل بهای نرخ حکومی داره که 415 دینار بون مفایوانت ورد او بو گاز وایل البازاری 705 دینار و 800 دینار بو او اف 300 دینار فرقیه بهای و استفاده جد کرد چه حکومت حس کرد با سرفرست 4 ساله او گاز وایل هاتیه برین ئەم ناشین سەر هەمان حکوومەتی هەرێمە و ئەو مامەڵەی لەگەڵ خاوەن مۆلیدەیەکە کرێت لە گەرمیان هەمان مامەڵە و معاملەیەکە لەگەڵ خاوەن مۆلیدەیەکە کرێت لە بادینان بۆچی لە پارێزگا جیاوازەکان نرخی مۆلیدە جیاوازە بۆچی لە دووەک لە هەموو پارێزگاکانی تر گرانترە ئەز بژمەتە بچ هەولێرێ ئەوان سلێمانیە ئەوان گەرمیان دەبشتەتەوێ هەیڤێ مۆلیدە 8 ساعتا دکارە بێدەن باشە ئەمپێر 10,000ە اوی بویتن مثلا هنده امپیرا بد هنده 10,000 دادت هیوی ویجا 8 ساعتا حل کرد 4 ساعتا حل کرد 6 ساعتا حل کرد پاره خو یاد زانم پارزگه دی مقدمه ولدیرید سری هیوی دفمل دهو که واسانینه دو ماهی که هیوی لجنا مولیدا حساب تید دل خدانت مولیدا 7 ساعت و نیو شور هر لکوتایی مانگ لسلیمانی و لهولیرج لکوتایی مانگ وەرەگیرێت حسابی ساعتەکان ئەکرێت لەسەر ساعتەکان پارەوەرەگیرێت یادگار ئەوی سەرێ مانگی ئەیک دوو ئەوە بۆ چەند هەیڤە وەلێکیریە بەری هەنگی ئەت زانم لەڤلێرێ کەس و کارمە هەنە وەسانە بوو سەری هەیڤی پارێ خۆدا ئەیک دوو کاک یادگار خەلکی دهۆکێ کارە بێتن 24 ساعتی بیت یعنی بۆ نمونە هەکە کارە بۆ گشتی 12 ساعت هەبن دێتە 12 ساعت کێماسی هەبن باشە 12 ساعت خەلکی دوێت ئەو 12 ساعت مۆلیدە پڕ بکرێت ئێ وەختی خوددانی مۆلیدێ 12 ساعتا کارە بێت دەتە شوولی تو وید پاره‌وی بده وجا او پاره امپیر 1000 دینار بن آن 700 دینار بن آن 1500 دینار بن معادله کل دو که هاتیه چکرن محرک مولده گل گاز وایل گل سعراوی سی که هاتیه چکر معادله که گلکا علمیه سر هنده راجی و گاوی هم حاضرین مثلا اگه سلیمانیه روزی 8 ساعت کار با مولده دن ام جیده 8 دادن ده سعرامه شو ارزان بس يعني هاوڵاتیەک لە فەیسبوک کاک فەرات لە فەیسبوک هاوڵاتیەک ڤیددیۆ ینی ڤیددیۆی بڵاو کردوتەوە گەیشتۆتە تینی ئەڵێ گیانمان دەرچوو لەوە زیاتر تەحمل ناکەین زۆر تەحملمان لەگەڵم حکوومەتە کرد ینی ئەڵێت دەمژمێرێک کارەبا کەم کراوەتەوە لێمان سعری مۆلیدا هەر وەکو مانگی پێشووە ینی باس لەوە کاڵە کوا ڕۆڵی پارێزگار کوا ڕۆڵی پەرلەمانتارەکان کوا لیژنەکان ئەڵێ دەنگمان پێتاندا ئەمە پاداشمانە کاکیادگار هین وەکو ڕاگەهاندن ناچبیت کەسێکیش 1.5 میلیۆن بکەنە پیڤەر و معیار بژنەقیناکەەوە معاناتی ئێوەش معاناتانیە لەگەڵ مۆلیدەیە هەمیە معانە بەس ئەوە ئێک دوو کاکیادگار هەکە وەسابیت و سعاتە کێم کرد بیت
و پاره زیده کربن اسواک و پارزگار دو که سوزید دمته که صباحی ما کمبونا لجنا موالیده های بری تو بیجی بری تو بزانم جی که همه برنامه جیده ما کمبونا های گل لجنا موالیده گل ریوبری ها گشتی یا کاره بکو اف بابته هکه پی رنگی بیتن ام اجراعاتا کن یا سیه که من اوه گلک ها ضروریه اف کشه نه از دفاعش خداند موالیداتم از بروانی جناکم بس اف کشه یا دف حکمته کشه موالیده حل نابید که من کشه بید حکمت چاره سر بکتن اف بادکه یا وزارت کاره بو اوی یعنی تو کسی یکمی لم پارێزگایە یعنی ئەو درێت قۆڕکاری هەیە لە مۆلیدەکان قسە ئەوە هەیە کە بەرپرسەیە خەڵکی لە پشتەوەیە بۆیە کارە باوای لێکراوە بۆی زۆرترین کارە پارە بگەڕێتەوە خاوەن مۆلیدەکان یا ئاسانە تو ینی قساوە هەیە بۆ ناوترێت لە پارێزگا خەڵکەیە چوار مۆلیدەی هەیە ئێدە باشە یا ئاسانە تو بێژی بەس بۆ من ناوا بینن ناوی ناهێنم چونکە ئەبێ بە تەشیر بەڵام لە دەرەوەی بەرنامەکە لە ئەو خەلکی هاوڵاتی ئەوێت بێشت و ناوێتین بۆ من وا ناوا ببین ئەس بزانم کە کیش بەرپرسی پارێزگە هەیە ئەن کیش فەرمانبەرە ئەن کیش قایم قامە ئەگەر مە ئیجرات نەکرد هەنگی خەلکی حەقی هەیە گازنداد بکەن خەلکی دەرگاتان کراوە دەرگای کراوە ئەوە دەرگای کراوە ئەس بێژبەتە هەر کەسێکی بەلگەیەک هەبیت سەروێ چەندێ دو از جارك ديشيد بجم كايك يادگار خدانت مولدا ند بيگو نهن نه ملائكتن اسنا بجم خلطيانا كن بس گشتي کار مولدا الپارزگاه دو کش پارزگاه دی باشتره کار با پتر تدان خلنا راضيه بو کمپینیان راگەیاندن خلنا راضيه موچنینن خلنا راضيه بكاريه خلنا راضيه گازاسپینین كاته خلق سر حقه خلى سر حقك که بس تشتكي ترى ليرة ده تقينيتن خو موضوع كهرباء بتنينية خلق شتيتري هيا خلق إيشي داويت خلق مشكلة هيا خلق إما براستي إما خومان خلقي خومان خراب فير كردوا معاملة نا قانوني نا ياساي هات دامو دزگاه حكومت بريوة شوى استخل فيل بو داوي هر او معاملة بريوة بشي كاكا بريوة ناچه نا ياساي ياسا دالين نا رين ما دالين نا بو ريقا دراوة بو مجال دراوة من نازانم دابي لحكومت بپرسين وقتي خوي شوار صالوني ولم بوستي كاكا وقتي ما اوي بيمان كراوة نمان هشتوشتي نا ياساي خلال كان همو يقريتو بو بيشتو نا خلال لاي مني شابوه بەڵام زۆرینەی خەلەلەکان لە 23 سال 24 ساڵی ڕابردوو تەراکم بووە کەوتە سەرێک یەک لە دوای یەک فترە لە دوای فترە من ناڵم نام حکوومەتە نە حکوومەتەی پێش و خەڵک ئێمە گرنگە بەس من دووبارە ئاڵم ئەگەر فعلەن شتی وە هەبێ ئەگە ئیجرعاتمان نەکرد من بەڕاستی دەست لە کاری موالیدەکان دەکێشمەوە هیچ تەعامل لەگەڵ بەڵێنێکی ترە بە هاوڵات ئەوەی دەڵێ قۆرخکاری هەیە با بفەرم و حرزێکمان بینە باشتر لەو عەرزە اگر من پیم ندا که مولده دابنیتن حقی خویتی گلیک زور کسا بو اندام پرلمانش هم قصه کرد دو که عملی چون ویشکی خوی کرد استجبابن اگه عروزیان باشتره لو صاحب مولدانه دتوانی به هرزانتر به باشتر بیدا تخلق من وعدی دم شوین عرضی پیدا دم تو که بودجت نبی پارت نبی امکانیاتت نبی ده صلاة إداريت لسر مدير عامك نبي يعني مدير عامك لهولير بدوائري خوي بلتن نبي بجي بارزگار بكن دبي إلا أمر تنبو بالله لهولير بريوبريكي قشتي وشويتي نبي بجوي بارزگاري دوك بله كتابي ناردوه بالرسمي دبي أمر إيش بو كتاباني محافظة نكن لسه موضوعي كتابت ما بستم كاكا که دەسەڵاتی کارگەریت نەبێ کە بودجەت نەبێت تو ناتوانانی هەر تۆکو پارێزگاری دووەک نەیەشتویان نەدەسەڵاتی کارگەڕی هەبێ نەدەسەڵاتی بودجە و سەرکردنی پارەشتە بودجە نەبوو من بەتەنێ بوو هەموو پارێزگاکان ئەوەی من جێم لێ دەبیت لە بەڵام بۆچی گلەیەکان لێرە زۆر زیاتر من نازام لە دەبیت لە خەڵک بپرسی بەڵام بودجە لە هەموو شوێنێک نەبوو ئەوەی بە منیان گوتووە دوو دەسەڵاتی کارگەری کاکە ئەگەر نەبێ من دەسەڵاتم لەسەر مدیر عامێک نەبێ ئیلەوا بکەی کابرا بڵێ من بەرپرسم بەرامبەری وەزیرەکەی خۆم نە بەرامبەری تۆ ناکرێت کاکە ئەمە ناکرێت کاک فەرهاد وردە لە چایخانەکە نزیکە بینەوە چایەکی گەرمە خۆین و گفتوگۆکەشمان لەگەڵ میوانەکان بەرداوام.
بەڵێ زیانم سڵاوتان لێبێت دیارە وەکو هەمیشە پاسی یادگار بە بێ خواردنەوەی چایەکی گەرم نابێت ئێمە لەگەڵ کاک فەرهادە تروشی پارێزگاری دهۆک و میوانەکان و کۆمەڵێک ڕیشتپی و گەنجی جوانی دهۆک لێرە دیسان دانیشتوین و پرسیارەکانمان بەردەوام مەکەین بزانم ئەم کاکەیە داواکاریەکانی نیوەڕ عەبدولعەزیز دووبارەی پەروەردەدا پرسیارا من دوو پرسیار من هەنە بۆ جانەوەی پارێزگاری پرسیارە ئێکێ ئەگەر تو مای وەک پارێزگاری دهۆکێ پلانەتە چییە بۆ پەروەردی و سکتەری پەروەردی چونکی بوارێکی گەلێکی گرنگە ناوچەڤاکێ مەدا پرسیارە دوێژی وەکو سکتەری پەروەردێ gelek rêxirabên biyanî û navxwî harîkariya qutabxana kiriye rastî dinûjenkirin û avankirinê da bez daxwast keyin ku ew sektere yanî giringî pê bêdedan ji layê sermadarên navxwî jî ve yanî ew erk yanî erk dirist e erkê hikûmetê ye bes ew erke sermadarê navxwî jî bête spardin ku ew vî erkê rabin û vî karî bikin û zor spas. Saz bo cenabîştan وەڵامی ئەو پرسیارەش بێتەوە چونکە لە سلێمانی و لە هەولێریش سەرمایەدار هەیە ئەو ئەرکەی گرتووەتە ئەستۆ لە دهۆک ینی سەرمایەدار دەوڵەمەند دیوانیە ئێوە داوای لێ بکەن هەبووە یەکرین ژیل دهۆکێژی قوتابخانەیە هاتینە چێکردن شلای زەنگین و دەوڵەمەندێ دهۆکێ و بۆ زانیم بەری دو هەفتیە زەنگینێکی دهۆکێ قوتابخانەیەکی حەلەبجە ئاوا کرد وەزیرێ پەروەردە چولوێرێ ئامادە بوو و پرۆسەیە بەردەوامە رخراوی نیو دولتی راسته هاریکاریا ڕێکایون سفێدا هاریکاریا قوتابخانە و پەروەردێت کەن پلانە مە بوو پەروەردە پڕاستی مە کێشەیەکە مازن دهۆکی هەیە هەتا vêgav hindek qutabxanêt me dihokê kakî yadgar sê şeftî dewamê lê dikin yanî spêdê saet 8 bû 11 bû 2 bû 5 ev jî pirastî kêm cihên Kurdistanê ev lê maye pêdivî em vê çareser bikin du astê ew qutabxanêt me heyên taybetî mamosta em pêdiviya astê wa bilinkên rêka xûla workşopa handanê zêdetir bû bên heta bînkirin û ez twê bawerê da me jî ku perwerda dihokê sererayê vê çendêş perwerdê parêzgehê dî heta radeyekê li pêştir e ji ber her sebebekê hebîtin rast e encamê me baş nebûyne ev sala bes tesawura min ihtimam û giringiya berpirsêt me perwerdê bû hindê bûye ku ihtimale tesahül vêrê nehatiye kirin cihê dî tesahül hatiye kirin bes se hindê rajî wekû planiştî me gotî jêrxan qutabxane astê mamoste a bilinkên her wesa jî giringiyeka taybet kertê taybet deyn qutabxanên privêtî بله گلک سپاس تنه از دید بیاوه سلام بالای روزنامه نویس و نویسر ادید بیاوه روشنبیری دا دو پرسا آرسته ما مستحکم پرسا ای که ما وکی که یا نویسر اگرم بحث بکن هر سال ما ویستوالا که بو ویستوالا دو که روشنبیری که ما 4 ویستوال کرن لجهه داخله او ویستوال مانا راوستیای و حتی نو که ام نشاینه بکن او 5 سال جی حکومت هریما کردستانی یک آلیکاری بو بیاوه روشنبیری جنابی پارێزگار بله ما جنابیجی بس تشتکی بو بیجم داوا کاریا ما او امزانین وکی ویجی آماجه پیدای کو بجل بردسته ویجی نینه لی هکو بین اضعف الایمان او ماموستا کو پارێزگار شیتن بکیم ترین تشت اگر چنه بیت هاریکاریه که حیوانه یا گیم جی بیت جبوه یکی کو ام بشین بردامی بزاوت روشنبیر و چالاکیا بدن بۆی ینی خاڵ بخینە سەر پیتەکان هاریکاریەکە چەند بێ ئێوە ئەتوانی شەکانتانی پێڕایی بکەن ام نوکەژی ئالیکاریا ام بەردەوام بزاوت خۆت کەین بزاوت چالاکیا لێ ئەف تشتێت کو مەدوێتن کو کەویتە سەر ئاستێ هەرێمێ باژێرên diyên herêmê dîsan yên dervey parçên diyên Kurdistanê em neşiyane wê bikin ji ber wê yekê eger çi nebîtin harîkariya ya deravî bû wan kesê kar jî dikin biyavê roşenbîrî da hebîtin bele dê hebîtin wekî dî jî çap jî pîş rengekî nemaye ya hatiye girtinê dergehê çapê ku îrûke dehan kitêbê ber çapê hên lehçe daxeye çap û weşan neşiyaye wê bikin û zor spas یادگار وقتی بودجتی تبریم بو آوه نبید بو کاربه نبید بو قطابخانه نبید بو خسته و ساخلمیه نبید اکید بو روشنبیری جی نبیدن از آنم هر بواره که جوا بواره گرنگی ها تایبتی روشنبیری و بابت هزری گلت گرنگی بس وقتی پاره نبین تو نشی وی کاری بکی راستی و حکومت هرمه وەکو گوتی نە بەس بۆ vêrê بۆجە بۆ çi tişta dabîn nekiriye ji ber hindê jî em neşoyne çi karî bikin babetê çapê pare pê dibin rastî gelek pertûk têne berdestê me
هەندی ما پێچێ بووی وەکو بژن سەر ئەرکی پارێزگەهێ ئەو بجا سلفال بەردەستی پارێزگەهی هەیمە چەندین پەرتوک چاپ کرینە هەم بوو بۆ برادرە هەندێک چیت بیت ڕاستەخۆ پەیوەندی هاوکاری دراوی ینی مەبەستاوی هاوکاریە دراوی نینە ئەگەر مەسەرەن گوڤارەوە پەیف نەڕاستیە ئەە 4 ساڵە مە نەهێلا ئەو ڕاستێتن هەندێک چالاکی دیت ڕۆشنبیری تێنەکە بەس مەبەستەوەی فستەڤالە ئەم سۆزێ دەین ساڵە بهێت ئەس وێت زانم و ڕەوشە دارایی دێ باشتر لێهێت و ئەمێ فستەڤالە ڕەوشنبیری دووکی ساغ بکەین ئەگەر ئەماین وەکو پارێزگەر و شتیمە گوتی ڕەوش باشتر لێهات ئینشاڵڵا دەوێ فستەڤالە جارەکاتی ساغکەین ئەو کاکێش پرسیاری ماوە بابێت ئەس دیار سیابند وەکی قوتابی زانکوێ بەشێ سیاسا گشتی مە پرسیارێک بۆ جەناوێتە هەیە حەستکەین پێدا چونێ تێدا بکەن لە 4 ساڵین بوری تا چه ڕادەوەشیایە هین ماستەر پلانە دووکێ جێبەجێ بکەن ماستەر پلانێ چەند بەشێکی تێداینە کە تو بەحسێ بەشێ پێشەسازی بکەی ڕاستی ئەم نەشیۆینە چونکو کەس وە بەرهێنەر و پارێمازن ji dervey Kurdistanê nehatiye duhokê yanî ji ber ew rewşa emnî û filan wa eger behsê we berhênanê jî bikê ez çin bijme te em neşiyayne çunku ne we berhênenê navxwî neyê xelkê Hewlêrê neyê Silêmanî amade nîne parê xwe bîn te duhokê dimînît xelkê duhokê zengîn û we berhênerê duhokê jî ji mara we gelek nîne pî rengî û yê biyanî jî nehatiye ji ber şerê Daeş ber avara 4 sala ji be hindê که تو بحث ماستر پلان و برهنان و پیشه‌سازی که از بجمت هم نشینه بس که تو بحث ماستر پلانادی یا جادا و خانیا او یا هندی ما پیچه بو یا جیب جیب بوی اگر شارزان نبی یا خود چاوساقی کرد لگل نبیت لهولیر و بی بود دوگ نایدوزیتەوە یک قطعا نییە چییە کەن بۆ ئەمە بودجەیەکی زۆر گەوری ناوێت بەڵێ وڵە بودجە دوێت ئەس نابێژم یا بودجا گەورە و هەبووینە بەری وێگاڤژی بەس گەلە جا خەل يعني حادثة شد بنخور رقعات دان رقعاشتين خلكي هيتي انت داري يك اشارة هي بين السيارة كدا بزين جايبينت توزاني بوچي چونكو جادنينه كاكي يادگار يعني آية معقولة ناف برا دو پاريزگهن مهم و گرنگن حيوين كردستان كدهوكو هفليره جاده نبيت كاكي اما او جاده تديتي جاده و 4 سال اند بجين بدوی اف جاده بیتا چه کرم بدوی پارک هر چه حاله هبید بیتا دابین کرم بو هنده ام وی جاده چه کن بیتا جود ساید دا حادثه بس چه بن دا بس خل بیتا کشتن لگرمیان و تا بادینان لخانقین و تا زاخو کناوی شهید هجام اهینی ایناسم بەڵام لە ڕووڤیا لەو سنووری کە سنووری شەید هجامە جگە لە پەیکەر و تمسالە بێنازەکەی ڕووڤیان نەک لە ناحیە ناچێت لە گوندیش ناچێت ئەم لاو ئەو لای جادەکە هەمووی قوڕاوە یعنی ئەمە کۆمەڵێک شت نییە لە دەسەڵاتی ئێوە بێ هیچ نەبێ خەڵکە بێت بزانێ ئەم شوێنە ئەم پەیکەرە ئەمە شەید هجامە یعنی ئەمە ڕەمزێکە بۆ کورد بۆ قووەت و هێزی پێشمەرگە بۆ کۆڵنەدان بۆ خۆ نەچەماندن بۆ وا بێنازە كاكي يادگار روفيا فعلا جنبو بري چند سالا بيا ناحية ويك دو بروجه او بروجه مقصدات ناف روفيا جادت واد بسرو برم بروجه كي داف مقاولة كي 2012 آن 13 با 10 مليون دلاره بشكي جي شول كري و يهلا راسته بلن درد بيشت پارا ندنه من اصلا نشم شول کم یعنی همیتش گریدای پاره و او بلندر خلقی دو نه والله هیچ فلسکی بنده ما عمل گل آخفتین ید بیشتر که پارا بدنه من از شول کم پارا ندن اصلا نشم شول کم دوباره از بیجم اگر بودجه نبید تش چاره سر نابن بشکا دهو که چندش بودجه بو مفره کن اگر پارزگهی آن پارزگاری آن ما آن هر کسی که دی شینامه بید شول نکر هنگی بلا خلقی لایب کد گازندهش بکن بنا محکمه در بخن هر بس وقتی پاره نبید که نه موضوع 10 میلیون و 20 میلیون و 100 میلیونه هل ئەمەش سەبەبە کە تۆ ناچی سەردانی شوێنەکان کە یان گلەیەکەن لە ناحیەکان لە قەسرۆک لە دینارتە ئەڵێن هەر نەهاتوە سڵاوێکمان لێ بکە سەلامێکمان لێ گوێمان لێ ئەز تشتێکی بێرە بوو تا بژم ئەس نزۆم دەرەوەڵ خەلکی بکەم چمە بە دەرگی خەلکی بژمێ دەبووتە هوکەمە و من پێچێ نەبیت من ئیمکانیات نەبن ئەس درەوە ناکەم من ئیمکانیت و بودجە هەبن چم بۆ خەلکی چێکم بێ ئەس بژمێ بێ ئەو بێتە بە دەرگیم ئەس دەچم بۆ چێکم چونکو ئەرکێ من کارێ من شۆلێ من ئەس خزمەتە خەلکی بکەم وەکو پارێزگار کاک فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە
سوپاس کە وەڵامی پرسیارەکانت داینەوە و هیوادارین تەواوی پرسیارەکانت بە دڵێکی فراوان و سنگێکی فراوانەوە وەرگرت بێت ماندوو نەبن دەستان خۆش بێت هەر بژین سوپاسی تەواوی و هاوڕێیانشەکەم کە ئەمڕۆ لەگەڵ منە بەرنمەکەیان پێشکەش کرد پرسیارەکانیان بەرنمەکەی دەوڵەمەندتر و جوانتر کرد بەڵێ بینەرانی ئەزیز لێرە لە ناو چاخانەی زەری کۆتایی بە پاسی یادگارە هێنین تا هەفتەی داهاتوو بەگەیشتنەوەمان لە شار و شارۆچکەیەکی دیکە و تەوەرێکی دیکەی جیاواز ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.